بەشی دووهەمی هەڵسەنگاندنی هاوبەشی کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشیێڕی ئێران ڕاهی کاریگەر لە ژێرناوی دەسەڵاتی ئیسلامی سازشکردن لەگەڵ زلهێزە ئیمپریالیستەکان هەوڵدان بۆ سنووردارکردنی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی جەماوەر. خاڵی دووهەم خەباتی موعەلیمان لە ژێر سەرکوتدا لە دژی بەکاڵاکردنی پەروەردە. لەناو بزوتنەوەی کرێکاریدا موعەلیمان و مامۆستایان وەک گرنگترین بەشی ئەم بزوتنەوەیە خەباتێکی بەرفراوانیان لە پێناو بەدیهێنانی خواستی خوێندنی بێبەرامبەر و یارمەتیدانی گەشە و پەرەسەندنی بزوتنەوەی داواکاری تەوار بەڕێوە بردووە. واقعیەت ئەوەیە کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بە کاڵاکردنی پەروەردە زیانێکی قورسی بە پەروەردەی گشتی وڵات گەیاندووە. ئەم هەوڵە بۆتە هۆی زیادبوونی بەرچاوی ژمارەی ئەو خوێندکارانەی کە وازیان لە خوێندن هێناوە و هەروەها بەڕادەیەکی زۆر توانای منداڵانی کرێکاران و خەڵکی زەحمەتکێشی بۆ دەستڕاگەیشتن بە زانکۆ خوێندنی باڵا کەم کردوتەوە. بەپێی دوایین ئاماری دەرچوانی ئەمساڵی زانکۆکان قوتابخانەی بەهرەمەندەکان ڕێژەی دەرچوونیان 72.5%، قوتابخانە قازانجنوویستەکان 22.5%، قوتابخانە حکومیەکان 2.5% و قوتابخانە شێوە حکومیەکان 2.5% بووە. ئەم ئامارانە ئاماژەن بۆ ئەوەی کە منداڵانی کرێکاران و زەحمەتکێشان لە بازنەی خوێندنی باڵا خراونەتە دەرەوە. لەسەر بنەمای سیاسەتی بەکاڵاکردنی پەروەردە تێکشکاندنی ڕێکخراوەکانی موعەلیمان و پەرش و بڵاوکردنی ئەم چینە کرێکارەش خراوەتە دەستوری کاری ڕژیمی ئیسلامیەوە. تا ئەو جێگەی کە بزاندرێت سێ بابەتی وەک ناڕێکخراوبوون، گەشەی ناسەخامگیری کاری واتە موعەلیمانی پەیمانی، موعەلیمانی گرێبەستی و موعەلیمانی قوتابخانە قازانج نەویستەکان و هەرزانکردنی هێزی کاری پەروەردەیی هۆکاری سەرەکین بۆ پەرەسەندنی بەکاڵاکردنی هێزی کار لە کەرتی پەروەردەدا. بەپێی هەڵسەنگاندنی کۆمەڵناسان ژمارەی موعەلیمانی گرێبەستی لە 8,000ەوە تا ساڵی 1395 گەیشتووەتە 27,000 کەس. 200,000 موعەلیم لە قوتابخانە قازانج نەویستەکان وانە دەڵێنەوە. نزیکەی 15% موعەلیمان بە شێوەی پەیمانی کار دەکەن. لەم پەیوەندیەدا گەشەی 193% قوتابخانە قازانج نەویستەکان دابەزینی ئاستی یارمەتیەکانی پەروەردە و نەبوونی خوێندنی بێبەرامبەر سیستمی پەروەردەی گشتی ئێرانی کردووە بە کاڵایەکی لۆکس کە ئیتر توێژی هەژار و دەستکورت کەمتر دەستیان پێڕادەگات. 33% خوێندکاران لە قوتابخانە ئەهلی و تایبەتەکان دەخوێنن و باقی خوێندکارانیش کە منداڵی هەژاران و چینی کرێکارن لە قوتابخانە حکومیە ئاساییەکان دەخوێنن کە بە زۆری پۆلەکانیان قەرەباڵغ و ئیمکاناتیان سنووردارە و کوالێتی خوێندنیان نزمە. پرسێکی کە چینایەتی بوونی پەروەردەی گشتی لە ئێران بەڕوونی دەردەخات. لە چوارچێوەی ئاوا دۆخێکی نیگەرانکەر و بڕیاری دەسەڵات بۆ تێکشکاندنی خەبات و خۆڕاگری موعەلیمان، بزوتنەوەی موعەلیمانی ڕێکخراوی لە ململانەی درێژ ماوە لەگەڵ دەسەڵاتی فاشیستیدا لەلایەکەوە لە ژێر گوشاری قورسی دام و دەستگای سەرکوت و لەلایەکی دیکەوە لەگەڵ گرفتی خەبات و تێکۆشانی درێژخایەن و کاریگەریەکانی لەسەر هەڵسوڕاوانی ناو بزوتنەوەکە بەرەوڕوو بۆ و وەک بزوتنەوەیەکی تر پێویستی بە نوێبوونەوە و خۆگونجاندن هەیە لەگەڵ هەلومەرجی نوێدا. گومان لەوەدا نییە کە چالاکوانانی مەیدانی بزوتنەوەکە لە هەموو کەسێک باشتر لەم کێشانە ئاگادارن و توانای ئەویان هەیە کە ڕێگایەک بۆ وەڵامدانەوە بە ئاڵنگاریەکانی بەردەمیان بدۆزنەوە و بزوتنەوەکە بەڕۆژ بکەنەوە کە ئەمەش نەک بە خێرایی بەڵکو هەوڵ و تێکۆشانێکی هەنگاو بە هەنگاو و بە شوێنەییە کە وەک خۆیان دەڵێن کۆڵ نەدان و بیرکردنەوەی ورد و خۆڕێخستن مەرجی سەرکەوتنیەتی. بەڵام لە هەڵسەنگاندنی دۆخی بزوتنەوەی موعەلیمان و
کاریگەری خەباتەکانیان و هەروەها تایبەتمەندی ڕێکخراوە پیشەییەکانی فەرهەنگیانی ئێراندا پێویستە جەخت لەسەر ئەم چەند خاڵەی خوارەوە بکرێتەوە. یەکەم، ڕێکخراوی پیشەیی معەلیمان دامەزراوە گەلێکی پیشەیین، بەڵام بەو پێی کە دەسەڵات پرسی پەروەردە بە پرسێکی ئیدیۆلۆژی دەزانێت، ئەم ڕێکخراوانە ناچارن لە چوارچێوەی کار و هەڵسوڕانی پیشەیی خۆیاندا ڕۆڵی ڕێکخراوێکی کۆمەڵایەتی و سیاسیش ببینن. هەر بۆیە دەسەڵات دەش بە پێکهێنانی ڕێکخراوی پیشەیی و خۆڕێخستنە. ڕێکخراوە پیشەییەکان لە زومرەی بەهێزترین دامەزراوە جەماوەریەکانن بۆ کۆنتڕۆڵکردنی هێزی دەسەڵات و چاودێریکردنی کارەکان و هەر بە ئەم هۆکارەشە دەیان ساڵە چالاکوانانی پیشەیی بە شێوەیەکی ناڕەوا کەوتونەتە ژێر گوشار و سزای دڕندانە بۆ ئەوەی چالاکیە پیشەییەکانیان ڕابگرن. دووهەم، بزوتنەوەی بەربڵاوی معەلیمان و ڕێکخراوە پیشەییەکانیان بە یەکێک لە بزوێنەرەکانی خەبات لە پێناو زیادکردنی حەقدەست و دابینکردنی لانی کەمەکانی پەیداویستی ژیان بۆ فەرهەنگیان و سەرجەم موچە خۆران دادەنرێن. واقعیەت ئەوەیە کە گوشاری دارایی لەسەر کۆمەڵگای معەلیمانی لەسەر کار و خانەنشینکراو لە چوارچێوەی داڕمانی ئابووری و هەڵاوسانێکی بەربڵاودا ئەوەندە زۆرە کە بەبێ خەبات لە پێناو حەقدەستی گونجاو لەگەڵ تێچووی سەبەتەی ژیانێکی شیاوی ئینسان گرنگیدان بە پرسی پەروەردەش کەم دەبێتەوە. پێویستە لەسەر ئەو خاڵەش جەخت بکەینەوە کە ئەرکی سەرەکی هەڵاوسان بریتیە لە بەتاڵانکردنی گیرفانی موچەخۆران. بێهۆ نییە کە حکوومەتی ئیسلامی بە درێژایی دەسەڵاتدارێتی خۆی بەرگری لە سیاسەتی هەڵاوسان کردووە. لەمڕۆوە تەرکیزی خەباتی پیشەیی معەلیمان لەسەر زیادکردنی حەقدەست و دروستکردنی هەلومەرجێکی باشتری ژیان ئەم هێزە بەرینەی کردووە بە بزوێنەرێکی بەهێز و هەوێنی یەکگرتووی بزوتنەوەی داواکاری تەوەری موچەخۆران. سێهەم، ڕێکخراوە پیشەییەکانی فەرهەنگیان بە شێوەیەکی گشتی لەسەر سەربەخۆیی خۆیان لە حکوومەت و دامەزراوە زەردەکانی سەر بە حکوومەت جەخت دەکەنەوە. شێوازی هەڵسوکەوتی ئەم ڕێکخراوانە لەگەڵ هەوڵی بزوتنەوە خۆ بە خاوەنزانەکانی ڕێکخراوی معەلیمانی سەر بە ڕفۆرمخوازەکان سەلمێنەری ئەم ڕاستیەیە. ئەگەرچی لە نێو معەلیماندا چەندین مەیل و بۆچوونی سیاسی جیاواز بوونی هەیە. چوارم، ڕێکخراوە پیشەییەکانی فەرهەنگیان بەکردەوە یەکێتیەکی سەرتاسەرین. ئەم تایبەتمەندیە سەرەڕایبوونی دەیان ڕێکخراوی پیشەیی معەلیمان زۆر بەرچاوە. هیچ ڕێکخراوێکی تری کرێکاری و تەنانەت خوێندکاریش تایبەتمەندیەکی ئاوا ئاشکرایان نییە. پێنجەم، ڕێکخراوە پیشەییەکانی فەرهەنگیان خاوەن یەدەگێکی گەورەی کادری زۆر وشیارن. سەرەڕای شەپۆلی بەربڵاوی گرتن، بانکێشکردن، دەرکردن، دەربەدەرکردن، کۆچپێکردنی زۆرەملێ لە کەش و هەوایەکی سەرکوتی تند و تیژی فاشیستیدا ئەم ڕێکخراوانە توانیویانە بەو پەڕی تواناوە پرسی جێنشینکردنی دموکراتیک بەرەو پێش بن. شەشەم، ڕێکخراوە پیشەییەکانی معەلیمان بەهۆی پەیوەندی چالاکانەیان لەگەڵ خوێندکاران و بنەماڵەکانیان خاوەنی پاڵپشتی و هێزێکی زۆرن بۆ بەجەماوەری بوون. ئەم پۆتانسیێلە بەرفراوانە دەتوانێت لە ئەگەری سەرهەڵدانی بزوتنەوە جەماوەریە گەورەکاندا زۆر کاریگەر بێت. کۆڕبوونی معەلیمان لەسەر پێویستی پێکهێنانی کومیتە سەربەخۆکانی خوێندکاران ئاماژەیەکی زۆر ڕوونە. لە ڕوانگەی ئەوانەوە کومیتە سەربەخۆکانی خوێندکاران بە پێچەوانەی دامەزراوە فەرمیەکان دەتوانن ببنە سەکۆیەک بۆ ڕێخستنی خۆراگری، خستنە ڕووی داخوازی ڕاستەقینە و پەیوەندی بزوتنەوەکانی معەلیمان و توێژە دەستکورتەکانی تر. ئەم پەیوەندیە دەتوانێت زەمینە خۆش بکات بۆ یەکڕیزی چینایەتی و دروستکردنی هێزێکی کۆمەڵایەتی کاریگەر بۆ گۆڕینی پێک هاتە پەروەردەیە نایەکسانەکان و بەرگریکردن لە مافی قوتابیان و معەلیمان. حوتەم، ڕێکخراوە پیشەیەکانی فەرهەنگیان و چالاکوانانی پیشەیی معەلیمان خاوەن هێزێکی یەکگرتووی فراوان. ئەوان دەتوانن هەوێنی یەکگرتووی بن لەگەڵ کەرتە کرێکاریەکانی تری وەک پەرستاران،
کرێکارانی بەشەکانی بەرهەمهێنان و پیشەسازی، کرێکارانی گواستنەوە و ڕێکخراوەکانی وەک کانونی نووسەران و هاوکات هەوێنی یەکگرتووی بن لە نێوان هەڵسوڕاوانی بزوتنەوەی نەتەوەستەم لێکراوەکان و هەروەها پەیوەندیان بە بزوتنەوەی خوێندکاریشەوە حاشا هەڵنەگرە. بەم تایبەتمەندیانەوە دەبینرێت کە سەرەڕای هەڵپەساردن، دەرکردن، گرتن و بانکێشکردن و دۆسیەی دادگایی بەردەوامی هەڵسوڕاوانی پیشەیی معەلیمان، ڕێکخراوە پیشەییەکانی معەلیمان بە هێزێکی زیاترەوە بەردەوامن لەسەر داکۆکیکردن لە مافی معەلیمان و قوتابیان و هەروەها بەرگریکردن لە خوێندنی بێبەرامبەر. ئەم خەبات و تێکۆشانە بۆتە دڕکێک لە چاوی حکوومەتدا بە شێوەیەکی سروشتی ترسی حکوومەت لە بزوتنەوەی کرێکاری کە لە لێدوانەکانی ڕێبەری ڕژیمیشدا بە ئاشکرا بەرچاو دەکەوێت، سەبارەت بە پرسی مامۆستایان گەلێک لەوەش زیاترە. دانانی کەسێکی نزیک لە بەرەی پایداری وەک وەزیری پەروەردە گزارشت لەم ترس و خۆفە واقعیە دەکات.